بەتەماوی ژنی بینی حقیقەت تارەرە وەڵڵا ئەوە کڵاوەی ڕۆژکانم ناتوانم بەپێوە بم وەڵا کە حاڵی تۆ ئەبینم سوێن بەخوا باسی ژنێنانەکەی تووشی سەرێشەوە بم وەڵڵا هیچ عیبم نییە خۆشترین ژیانم هەیە بێدەنگ بە ئەلۆ ئەبڵا سعدیە سعدیە ئەلو سعدی گیان باشی کاکە سەلامەت بی ئەبڵە گیان بە قوربانە بم سعدی گیان کاکە گیان تۆ باشی دایکە دەبێنە وەڵا ئابزانە لیمۆڵە چی بە قوربان سعدی چۆنی؟ بڵێ لیمۆ گیان کوی سعدی ئەزانی موبایلەکەم لەبیر چۆن نازانم تەلەفۆنیشی بۆ گەین کەسی هەڵێگرێت و جوابیشمان نایاتەوە مۆبایلی چ و حالی چ لە چەند دەرێ لە بیرت کردیە سعدی گیا من نازانم زانم لەو دوکانانە لە بیرم چۆ تەلەفۆنی بۆکەین هەڵی شێگرێت و کەچی قسە ناکە ئای قڕم بەسەری خۆ ئەمە دوکانە کو دوو دوکانمان نەکردیە ئەو تو ئەوڕۆ 100 دوکانت بەمە کردیە ئەمن چ زانم لە کامە دوکانیە ئای قڕم بەسەری ها لەگە برادەرەکەت قسەت کرد دەترسم نییە نازانم لە مەطعەمەکەی بوو لە دوکانەکەی بوو نازانم لە شوێنێکی ئەوا بوو بەجێ تێشتبی نازانم نانا سعدی خۆم لەبیر مەلەوێ بەجێم نەهێشت هەڵم کردوای ئەوە بەس سەبەت بیر بکەوە بزانە لە چییە مێش خۆ ساوکە لە چێت لە بیر کردیە والله سعدی بیرم نییە بەس سعدی ڕسمێکی خۆم و خۆتم کرد لەناو سەیارەکەی مۆبایلەکەم بەدەستەوە بوو باش ئەنگوو تەلەفۆنتان لە بۆ ڕقەمەکەی کرد ئەی چۆنەی ناڵم تەلەفۆنمان بۆ کرد هەڵی شێگرێ بەس قسە ناکە باشە باش ئێستا تەلەفۆنەچی نۆ دەکەم دە باشە دەیخوا حافیز وەڵا حاڵ زۆر خۆشە قەت خۆزگەم بە حاڵت نەبێ باشە وەڵ حالت خۆشە ئێستا چ بکەین تەلەفۆنەچی تۆ بکەم مۆبایلی لیمۆی بزر بووە کورە سعدیەوە تۆ چیەکەی تۆڵێ عەقڵت نییە بۆ خاتری خوا تۆ بۆ هەموو شتێ خۆتە خەیتە گێژاو کاکە نابێ بە مۆبایلی خۆ کێڵێ ئەم مۆبایلە بە هەنار نییە ئێستا بە قورعان زۆر عەقڵیە تۆ بە مۆبایلی خۆ خۆشە ئەسنینەکەی خانی بێنم شاگردەکەی غەزوان غەزوان ناوەکەیم لێ تێ شاگردەکەی خانم بە وایە بە قەزوان نابێتم نەچوایە عادی بەس ئاگات لێبی ها برێ غانمی ئیشێکی زەروریمان پێ باشە نەتۆزێ گێژۆکەی عادی باشە بە قوربان ئەرە وەی نەمینێم نەمینێم ژیانم هەمووی تێکچووە و نەمینێم ئای ئاگرە تێبەربی ئای زیری کە لە کونی چاوت دەردی بۆ تو ئەو مۆبایلە لۆ بزر دەی کاکە جان وەرە دەی فەرمو خاڵەدان فەرمو خاڵدان ناکوی باشی کاکە جان خاڵە مشکلەیەکی دایکمان هەیە ئێستا هەردووکمان پێکەوە حەلی دەکەین کوڕم بڕۆ بڕۆ کوڕە کاکە جان بەخێر بێ هەنارجان چ بۆ دیسان کاکە چ بووە ئەو من دۆزێ و لە ناو سارەکەی سعدی ئەدی بۆم باز نەکردی لە تەلەفۆنەکەش هەنارجان بەڕاستت زۆر غەدە لە سعدی دەکەی بەڕاستی هەموو جارێ تووشی مشکلەی دەکەی و بانگم دەکەی و فۆزای دروست دەبی و دوایش سعدی لە سەحق دەدەرچی کوڕە کاکە ئەوە تا بەڵگەم نەبن دەستە بەڵگا کاکە جان بۆ خۆم ئەو مۆبایلم لە ناو سیارەی سعدی دەرهێنا ئافرەتەکە تەلەفۆنی کردی دەڵێ ئەو مۆبایلە ئی منە بە خۆم جێم لێ بوو باشە لەوانەیە ژنی ڕەشیدی بی کوڕە کاکە ڕەشید ژنی لە چێ بوو ڕەشید ژنی نییە ئێ خوش چی مۆبایلی خوشکی چ دەکا لەکرد سعدی نازانم وەڵڵا شێتان کردم بە قورعان بە خۆ نازانم چ بکەم دەواز لێبینن نانا تەواوە تو ئاگال لە من مایە چێنارە ژنی دووەمی نایە چێنارە ژنی سێمیشی نایە تو ئاگال لەمەیە ئەرێ هەنار بەسە بوختان بۆ کابرای بکەی ئەرێ هەنار ئەمت کۆش دەبەسە کاکە بوختانی چە ئەگەی شیرین با بە خۆت قبوڵت دەکردن لەسە مۆبایلی پیاو ناو سارەکەی ئەرێ بەسە چەندجا پێت گوت ناوی شیرینی مەینە هەنۆ ماڵی خۆت چرەوەیە خۆیە وەچی ژنەکەم بەسەر هات وەچی ئەمن ماڵم وێران بوو کاکشم دادەنیشی قەت ئەو ڕۆژ نابینی وەڵڵا گەبزام سعدیش نێ دووەم دیتن ئەزانێت چی لێ دەکەم ئەلو گیانە یەک دقی باشە هاي لە خۆت غەریبێ هەنار چێتی نایە مشکلە لۆ حەلکە